لە خۆڕێخستن لە جەرگەی قەیراندا تا چاندنی تۆوی کۆمەڵگەی سبەینێ. لە ساتەوەختەکانی قەیرانی سیاسی، بارودۆخی شۆڕژگەرانە، شەڕ، کارەساتی سروشتی، سەرکوت و داڕمانی میکانیزمە ئاساییەکانی ژیان، کاتێک دەوڵەت و دامەزراوە فەرمیەکان حوزوریان نییە یان خۆیان بوونەتە هۆکاری هەڕەشە، خەڵک دەتوانن پشت بەچی ببەستن. دەبێت ناو خودی کۆمەڵگەدا بۆ وەڵامی ئەم پرسیارە بگەڕین. ئەمە توانایی و پۆتانسیێلی هاوپشتی مرۆڤە هاوچارونووسەکانە کە وەڵامی ئەم پێویستە دەداتەوە. لەو شوێنانەی دەوڵەتەکان ئامرازی کۆنتڕۆڵ و سەرکوتن، بە ناچاری تەرکیزەکان دەکەوێتە سەر توانایی و پۆتانسیێلی گشتی خودی جەماوەر. لێرەدا ئەم پرسیارە بنەڕەتی دێتە ئاراوەکە ئێمە چیمان پێدەکرێت بۆ خۆمان و بۆ یەکتر ئەنجامی بدەین. لەو سەردەمانەدا تەنیا دوو ڕێگە لە پێشە، یان ئەوە تا هەر کەسە و بچێتە ناو قاوغی تاک کەسی خۆی و هەوڵ بدات بە تەنیا خۆی لە جێژراوەکە دەربازی بێت، یان بە وشیاریەوە بە دوای شێوازە نوێیەکانی ڕێکخراو بوون لە خوارەوە واتە ڕێخستنی جەماوەریدا بگەڕێت. ئەزمونونەکان سەرماندویانە کە ئەگەرچی ڕێگەی یەکەم سروشتی ترین کاردانەوەیە، بەڵام زۆرترین زەرەر و زیانی لێ دەکەوێتەوە. مرۆڤی تەنیا لە بەرامبەر قەیرانەکاندا لاوازترین و بێدیفاعترین بوونەوەرە، بەڵام ڕێگەی دووەم بە واتای پێکەوە بەستنی پەیوەندیەکی خۆبەخشانەیە کە تێیدا مرۆڤەکان نەک لە ڕووی ناچاریەوە بەڵکو لەسەر بنەمای ناسینی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش لە دەوری یەکتر کۆ دەبنەوە. ئەم شێوازە لە هاوپشتی بەستێنێک دەرەخسێنێت کە تێیدا ئەزموون، ئاگایی و توانایی بە کۆمەڵ دەتوانێت گەشە بکات. بەڵام کاتێک باز لە ڕێکخراوبوون دەکەین، دەبێ هەر لێرەدا جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە هیچ شێوازێکی ڕێخستن نابێت ببێتە دۆگما واتە قاڵبێکی ڕق و نەگۆڕ. ئەوەی گرنگە ئەوەیە کە پێکاتەکان لە ناوجەرگەی پەیوەندیە ڕاستەقینە و هەبووەکانی نێوان مرۆڤەکانەوە سەر هەڵبدەن. لەم نێوەندەدا یەکێک لە واقعیترین و تاقیکراوەترین وەڵامەکان بریتیە لە پێکهێنانی شوراکان لە نزمترین ئاستەکانی ژیانی ڕۆژانەدا. لە هەر شوێنێک چەند کەسێک متمانەیان بەیەک هەیە، ئەزمونێکی هاوبەشیان هەیە و دەتوانن لەسەر بەڵێنی خۆیان سوور بن، کاکڵی شۆڕایەکی ڕاستەقینە بوونی هەیە، تەنانەت ئەگەر هێشتا ناوێکیشی لێ نەندرابێت. کاتێک باز لە شۆرا دەکەین، لە ئێستادا مەبەستمان پێکاتەیەکی گەورە و فەرمی نییە بۆ گەیشتن بە ئاوا پێکاتەیەک دەبێ هەر لێرەوە دەست پێ بکرێت. لە بری گەڕانەوە بە دوای پێکاتە گەورە و ئاڵۆزەکاندا باشترە کارەکە لەم کۆڕ و کۆمەڵە بچووک و بەڵام ڕاستەقینانەوە دەست پێ بکەین. چەند کەسێک بڕیار دەدەن لە کاتە سەخت و دژوارەکاندا تەنیا نەبن و ئەوانی دیکەش بەتەنیا نەهێڵن و لە ڕووی ڕۆڵ و کاریگەری خۆیانەوە هەڵدەبژێردرێن و مەشروعیەتی کۆمەڵایەتی بەدەستدێنن. شۆڕای گەڕەک، شۆڕای کرێکارانی کارگەیەک، شۆڕای پەرستاران و پزیشکانی نەخۆشخانەیەک، شۆڕای معەلیمانی شارێک، فەرمانبەرانی فەرمانگەیەک یان شۆڕای خوێندکارانی زانکۆیەک ئەگەر لە هەناوی پەیوەندیە ڕاستەقینەکانەوە شکڵ بگرن، دەتوانن لە کاتی قەیراندا ڕۆڵی زۆر کاریگەر بژێڕن. لەوانە ڕێکخستنی فریاگوزاری و دابەشکردنی دادپەروەرانەی یارمەتیەکان، نیشتەجێکردنی کاتی بنەماڵە زیان لێکەوتووەکان، دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکان لە خۆراک و دەرمانەوە بگرێت تا سوتەمەنی، چارەسەرکردنی کێشە ناوخۆییەکان بەبێ پێویستی بە دەستگا گەندەڵە حکوومەتیەکان، دابینکردنی ئەمنیەتی ڕێژەیی لە گەڕەکەکان، چاودێری لە بەساڵاتچوان، منداڵان، نەخۆشەکان و کەسانی تەنیا و لە هەمووی گرنگتر بەهێزکردنی ورەی بە کۆمەڵ و ئومێدبەخشینی کۆمەڵایەتی. ئەوەی ئەم شۆرایانە دەکاتە پاڵپشتێکی جێی متمانە، نەک پەیڕە و ناونیشانەکان، بەڵکو دامەزرانیانە لەسەر بنەمای پەیوەندیە ڕاستەقینەکان. ئەو هاوڕێیەتیانەی ساڵانێکی زۆر بەردەوام بوون، ئەو هاوکارانەی گەلێک جار یەکتریان تاقی کردوێتەوە، ئەو دراوسیانەی هێدی متمانەی یەکتریان بەدەستێناوە، ئەم کۆڕ و کۆمەڵانە ڕەنگە بچووک بن، بەڵام ڕێک بەو هۆیەشەوە ڕاستەقینەن.
شێوازە ئاڵۆسترەکانی شۆرا سەرتاسەریەکان و لە سەرنجامدا حاکمیەتی شۆراییش ڕێک لە هەناوی ئەم دامەزراوە بچووک بەڵام کاریگەر و ڕاستەقینانەوە لەدایک دەبن کە دەتوانن کۆمەڵگە بە کەمترین تێچوو لە قەیرانەکان ڕزگار بکەن. بە شێوەیەکی ئاسایی کاتێک باز لە شۆراکانی هاریکاری دەکەین تەرکیزمان لەسەر تێپەڕبوون لە قەیرانە، بەڵام ئەگەر ورتر لێی بڕوانین گرنگی ئەم ئەزمونانە ئەگەر چی لە بارودۆخی قەیرانیدا دروست دەبن بەڵام زۆر لە سنووری قەیرانەکە تێدەپەڕن. هەر جارێک کە چەند کەسێک بۆ بڕیاردانی بە کۆمەڵ لە دەوری یەک کۆ دەبنەوە، هەر جارێک کە بەرپرسیارەتیەکان لە نێوان خۆیاندا دابەش دەکەن، هەر جارێک کە لە بری چاوەڕوانی لەسەرەوە دەست دەدەنا دەستپێشخەری لە خوارەوە، لە ڕاستیدا خەریکی پەیڕەوکردنی شێوازێک لە ژیانی مەدەنی و دموکراتیکن، خۆڕاهێنانێکی کە لە سبەینەی هەر وەرچەرخانێکی گەورەی سیاسیدا پێویستمان پێ دەبێت. لە هەناوی ئەم پەیوەندیە بچووکانەدا جۆرێک لە وێناکردنی ژیانی بە کۆمەڵ دروست دەبێت، وەک ئەوەی کە چۆن ناکۆچی بیر و ڕاجیاوازەکان چارەسەر بکەین، چۆن بڕیاری بە کۆمەڵ بدەین، چۆن چاوەدێری لاوازترین و بێدیفاعترین ئەندامانی کۆمەڵگە بکەین. ئەمانە ئەو پرسیارانن کە هیچ شۆڕشێک و هیچ سیستەمێکی سیاسی دادپەروەر بەبێ وەڵامی کردداری بۆیان دەوام ناهێنێت. کەواتە ئەزموونی شۆراکانی ئەمڕۆ و تەنیا کاردانەوە بە قەیرانەکان نییە، بەڵکو ناشتنی نەمام و چاندنی تۆوی کۆمەڵگەی سبەینێشن. لە کۆمەڵگەیەکدا کە گەلێک جار تامی شەڕ سەرکوتو و قەیرانی چێشتووە، نەوەکانی پێشوو هەڵگری ئەزموونگەلێکن کە لە ڕێگەی هیچ کتێب و کارگەیەکدا بە ئاسانی ناگوازرێتەوە. لە تەنیشت ئەمانەدا ئەو گەنجانەش هەڵگری وزە داهێنان و کارامەیی نوێی تەکنۆلۆژی و ڕێکخراوەیین. گرێدانی ئەم دوانە خۆی شێوازێکی قوڵە لە هاوپشتی، ئەو بە ساڵاتوانەی کە ئەزموونی ژیانی خۆیان بە دڵاواڵەیەوە دەخەنە بەردەست و ئەو گەنجانەی کە ئەم ئەزمونانە ئاوێتەی ئامرازە مۆدێرنەکانی ئەمڕۆ دەکەن، ئەگەر کۆمونیستەکانی ئەمڕۆ ڕاستگۆیانە بە میراتی خۆیان وەفادار بن، ئەرشیان بریتی نییە لە ڕێنوێنی و ئامۆژگاری لەسەرەوە، بەڵکو ئاسانکاریە بۆ ئەم گفتوگۆ و پەیوەندیانە لە نێواننەوەکاندا. ئەگەر بڕیارە هاوپشتی خەڵکی هاوچارە نووس شتێک بێت زیاتر لە دروشم، دەبێت لە ناو ئەم کارە بچووک بەڵام شێرگیر و بەردەوامانەدا پێک بێت، واتە لە پێکهێنانی شۆراکانی گەڕەک و شۆرا پیشەییەکان، لە ڕێخستنی کۆڕ و کۆمەڵە بچووکەکانی متمانە، لە بەیەکەوە گرێدانی ئەزموونی دوێنێ و تواناکانی ئەمڕۆ و هەروەها لەم باوەڕە سادە بەڵام قوڵەدا کە هیچ کەس نابێت لە کاتی قەیراندا بەتەنیا بمێنێتەوە. لە هەناوی ئەم ئەزمونانەوەیەکە نەک هەر لە قەیران تێپەڕ دەبین، بەڵکو وێنایەکی ئەینیتر و کردەییتر لە کۆمەلگایەکی دادپەروەرتر و مرۆییتر بۆ سبەینەی دوای قەیران و بۆ شۆڕش و بۆ دوای شۆڕش بنیاد دەنین.